ئێستامەوێت لەگەڵ میوانەکەم قسە بکەم کە لەگەڵم دەبێت بەڕێز زوبەیر مایی سەرۆکی کۆمەڵی دۆستایەتی کوردی فەڕەنسی کە یەکێک لە کۆمەڵانەی تر لەم پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و فەڕەنسا دامەزراوە. بەڕێز زوبەیر سپاس کە لەگەڵ کوردستان 24 ئەمڕۆ ڕۆژی نیشتمانی فەڕەنسایە، بەڵام زیاتر فۆکەسە خەینە سەر پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و فەڕەنسا چۆنی دەبینن بە تایبەتی کەیتر پەیوەندێکی مێژووی لە نێوان هەردوو وڵاتدا هەیە. سڵاو ڕێز بۆ جەنابتان و بۆ هەموو کارمەندانی کوردستان 24 و هەموو گەلی کوردستان. ڕۆژێکی پیرۆزە ئەمڕۆ، ڕۆژی جۆکە بڵێن جەژنی نەتەوەی فەڕەنسایە، ڕۆژی کوتایی بەهێنانی وەکو بڵێن ڕژێمی شاهانەیە، ڕۆژی ئازادیە کە خۆ فەڕەنسیەکانیش وەکو بڵێن گەڵێکی ئازادن، یعنی گەڵێکی ئازادن و حەز لە ئازادی ئەکەن و حەز لە ئازادی خوازان ئەکەن و حەز لە شۆڕەشگێڕان ئەکەن. و لەسەر هەمان شێوە کوردەکان زۆر وەکو بڵێن جێگای خۆیان هەیە و کردویانە لە ناو ئەم گەڵە، لە ناو دلی ئەم گەڵە، لە ناو حکوومەت و وەکو بڵێن سیستەمی حکمڕانی ئەو خەڵکە. وەکو جەنابتان ئاماژەی پێدا پەیوەندیەکانی فەڕەنسا و کوردستان کۆنن. هەر ئەگەر سەیری بکەین لە کاتی جەنەڕال دیگۆلەوە کە جەنابی باوکی ڕۆحی گەلی کورد جەنەڕال بارزانی نامەیەکی زۆر بەسیط بوو جەنەڕال دیگۆل نارد بوو ئەوەی سەفقەیەکی چەک سیلاح بوەستێن لەگەڵ حکوومەتی عێراق. ئەو کاتە هیچ دیبلۆماتیەک کارێکمان نەبوو، هیچ پەیوەندیەکمان نەبوو، وەستاندە. پاشان ئەگەر بین سەیری بکەین ڕۆلی خاتۆن دانیال میتیران کە من یەکەی بووم لەو کەسانەی ئەو کات لە کە بیماردیم بووم، بەرپرسی ئەو کەمپە بووم لە ساڵی 1989 خۆی ئەو بەڕێزە هات سەردانی ئێمەی کرد و بەوەکو بڵێن لە هەواری ئێمەی هات و فیلمێکی 45 دقیقەی دروست کرد و چەندین کۆنفەرەنس و سەمینار کرد لەسەر ئەوە. دیارەشگە لەو هاوکاریە مێژوویانە کۆمەڵێک ئەنستیتۆتی کوردی و هەروەها وەکو ئەو کۆمەڵی کە جەنابەت سەرۆکایەتی دەکەی دۆستایەتی کوردی فەڕەنسا دامەزراونەوەی کە لە ساڵی 1983 بۆ ئەنستیتۆتی کوردی پاریس دامەزرابەوە و کوردان و ڕەوەندی کوردی لەوێ. تا چەندە کاریگەری لەسەرم تێکەڵاویە کولتوری و ڕۆشنبیریە هەبووە، تا چەندە بۆ ڕەوەندی کوردی لە دەرەوە فەڕەنسا توانێتی هاوکار بێت؟ ڕۆڵێکی زۆر باشیان هەیە. ئەو ئەنستیتۆتی کوردی پاریس ڕۆڵێکی زۆر گەورە هەیە. ئەو کۆمەڵانەی وەکو ئێمە مەستەرن ئەگەر سەیری بکەین لە 1990 تا ئێستا چەندین کەسایەتی ئەندام پەرلەمانەکان، سەرۆکەکان، کۆمپانیەکان، چەندین پڕۆتۆکۆلمان دروستمان کردووە لەباری فلکلۆری، لەباری کولتۆر، لەباری ئێکۆنۆمی. ڕۆڵێکی زۆر گرنگیان هەیە و ئەبێ لێرە شتێک بڵێم ئاماژە بەوەش بدەم کە ئەبێ ڕۆڵی ڕەوەندی کورد لە فەڕەنسا لە بیر مەکەین. ئەو خەڵکانی لە ئەنفال کراون خاوەنی دوو شۆڕەش بوون، شۆڕەشی ئەیلۆل و گولان، هەموو ئەنفال کراوەکانی ماردین بوون، هەمویان بەفەزلی دایکی کورد خوالێ خۆش بمەدەم میتیران هاتوونە فەڕەنسا. ئەو خەڵکانە خاوەنی قەزیەی کوردی بوون، نانی مناڵەکانیان مناڵەکانمان ئێستا هەمویان ڕۆڵێکی باشیان دیوە، خاوەن شەهادەن، دکتۆرن، مەحامین، مدەڕسن، سەرۆک کۆمپانیان. ئەوانە نمونەیەکی وەکو بڵێن ڕۆژانەن بوو گەلی فەڕەنسی کە بەڵێ کورد جیایە لە وەکو بڵێن لە خەڵکەکانی دیکە. خەڵکەکانی دیکە دێن خۆ فەرزەکەن، کولتوری خۆ فەرزەکەن، زمانی خۆ فەرزەکەن، نازانم مودێلی ژانی خۆی کۆنانە فەرزەکەن لەسەر ئەو ڕێپۆبلیکە، ئەو دەوڵەتە علمیەی ئەوەندە جوان و ڕێک و پێک و لە خەیاڵە شتێکی وا دەبینی. اینجا کورد ئیسیفادانێک تەنیا لەوە ئەکەت ڕێزیش لێ ئەگری. لەبەر ئەوە ئەو کۆمەڵانە کۆمەڵێن ئەنستیتۆتی کوردی، کۆمەڵەکانی دیکە، ئەوانە هەموو ئیشێکی زۆر پیرۆزەکەن. نوێنەراتی حکوومەتی کوردستان ئیشێکی زۆر پیرۆزەکەت، بەڵام قاعدەیەکی جەماوەری وەکو بڵێن ڕەوەندی کوردی ڕێکوپێکیشمان هەیە، سەربەرزین پێی هەموو کاتیش ئەوانیش سیاسەکانیان باسەکەن بۆ ئێمە، منیش باسەکەم. من تەرجمانم لە سوێندخاری لە مەحکەمەی توولوس.
ساڵی دو ساڵ سێ ساڵ جارێکی قەزیەک نییە کوردێک خراپی کردویت بەڵێ باشە بەڕێز زوبەیر لاسی دیبلۆماسی ئەگەر پرسیار بکەم تا چەندە کورد توانیوێتی لۆبێکی باش بۆ خۆی بکات لەگەڵ وڵاتان بە تایبەتی لەگەڵ فەڕەنسا کە وڵاتێکی کاریگەرە ئەمە کاریگەری هەبووە لەسەر پەیوەندی هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتانی دیکە لە ڕێگەی فەڕەنسەشەوە و ئەمە چەندە گرنگە بۆ هەرێمی کوردستان لە ڕووی سیاسی و دیبلۆماسی و پێشکەوتنەکانیەوە ئەگەر سەیری بکەین لە لای دیبلۆماسیەوە وەکو ئاماژە پێمان داوە ئەگەر سەیری بکەین پەیوەندیەکانی نێوان کوردستان و کورد و فەڕەنسا دەگەڕێتەوە گەنجاتی خاتۆن مەدام میتیران و بەڕێز کوشنەر و یەڵماز گونێ و خوای لێ خۆش بیت دکتۆر قاسم و لەبەر ئەوەش ئەگەر سەیری بکەین ڕۆڵێکی ینی خاتون دانیان میتیران دیسان دەڵێن کە ئەوە ئەساسی ئەو پەیوەندیانە بۆ خۆشی شخصی من هێناومە ئەم شارە پاش 10 ساڵ 2001 هەنگێکمان کرد وەکو پیر و سوپاسی ئەو خانمەم کرد کە ئەوەی کردی بۆ ئێمە خۆ شخصی بە منی وتی زوبێر ئاسان نەبوو من فڕانسوا میتیران قانعکەم چونکە لۆبیەکی زۆر بەقووەت لە ناو حکوومەتی فەڕەنسا بوو کە بەڕژەوەندی زۆری ئابووری ئێکۆنۆمی عسکەری لەگەڵ عێراق و حکوومەتی عێراق هەبوو بەڵام توانیمان قەناعەتی پێبینین اینجا ئەگەر سەیری بکەین ئەو ئیشەی ئەو خانمە کرد هەر لە بڕیاری 688 بگرە کە لە ڕۆژی بڕیاردا 350 کورد وەرگرن ئەو ڕۆژە ڕۆژی 14 تەمووز بوو لە ئاهەنگی 14 تەمووزی 1989 سەرۆک میتیران ئەو بڕیارەیدا ئەوە سمبولێک بوو یانی ئەوە بەڵێ ڕۆژی شۆڕەشگێڕان شۆڕەشگەرانی کوردی شوارەگرین وەکو بڵێن هەر لەو ڕۆژە سیاست یان میزانیە قووا گۆڕا استراتیژیەتی فەڕەنسا گۆڕا بۆ قەزیەی کورد اینجا ئەگەر سەیر بکەین کردنەوەی قۆنسۆلیای فەڕەنسی لە 2008 کردنەوەی قوتابخانەی دانیێل میتیران لە 2009 و تا ئێستا ڕۆژ بۆ ڕۆژ ئەو ڕۆڵەی سەرۆکەکانی فەڕەنسا دیویانە لە میتیران و لە شیراک و لە سەرکوزی و لە هۆڵاند کە هاوڕێیەکی عەزیزی ئێمەیە و لە مەکرۆ کە دیسان زۆر هاوڕێ ئێمە بەڵێ عیلاقاتێکی ڕاستەوخۆ ماشەڵڵا ئێستا لەسەر ئاستی سەرۆکەکانە یعنی فەڕەنسا بەڕاستی ئەتوانم بڵێم کە 35 ساڵە لەم وڵاتەم فەڕەنسا هاوڕێیە حەلیفە برایە بۆ کورد و قەزیەی کوردی زۆر بەڕێز زوبەیر مایی سەرۆکی کۆمەڵەی دۆستایەتی کوردی فەڕەنسی کە لەگەڵ کوردستان 24 زۆر سپاس